شێرە کولەتان بینی وەسمیێڵی هەیە جوان سێریکە هاڵی سمێڵی شێرە کولەیە یەک ئەوایەکی لێ بکەی شێرە کولەکە قەپولەیەکێ ئەم ئەو کوژێ. بە قسەی خۆش و بە زمانێکی سادە مینە جیاوازەکان و جۆرەکانیان بۆ خوێندکاران ڕوون دەکاتەوە کە ئەوان لە گوندا دەژین و پێیان دەڵێت نابێت دەست لەم مینانە بدەن لەو ناوچانش کە هێمای مین بەرزکراوەتەوە یاری نەکەن. تەمەن ڕێم نادەبات بڵێمە شوێنە سەختەکان بۆ هەڵغام ئەمەم هەڵبژاردووە ئەم قوتابیانە هۆشیار کەمەوە ئەلغامیان پێ بناسیێنم من فێری ئەلغامیان ناکەم ئەم قوتابیانە ئەلغامیان پێ ئەناسم چۆن مامۆساکەیان ئەناسن مامۆسای بیرکاری یا ئینگلیزی یا وەرزش ئەناسن یا مامۆسای کوردی ئەناسن ئەوە ئەم ئەلغامە بناسن. هوشیار وە خۆی دەڵێت تاوەکو ئێستا زیاتر لە 2 ملیۆن مین و تەقەمەنی جیاوازی کۆ کردووەتەوە بەشێک لە گوند و ناوچەکان کراون بەناویەوە و 160 کەسیشی لە کێڵگەی مین ڕزگار کردووە. زیاتر لە 2 ملیۆن و 386,000 ئەلغام مەڵگرتووە 540,000 دۆنم زەویم پاکردوەوە 160 نەفەریشم لەناو حەقلی ئەلغامە دەراوردووە. ئەمە ناکاتە ئەوەی من زۆربەی ئیشەکانم بەدەست کردبێ. ئێستا بۆ نمونە ئەو کاتە من کاک خەلیل سەرکانیوانم لەگەڵاوە لەگەڵ کاک مەحمووانە هاتن کاک مەحمووان مەحموود سەنگاوی هاتن بۆ مەرزی وشیاری جاری وایە من تووشی مەرجە بووم جاری وایە چوومەتە شوێنی وایە بە کۆمەڵ ئەلغامی تیا بووە هەمووی ناکاتە سەر ئەوەی کە دەستم بەکاری هاوردی بێ. ئێستا بۆ نمونە من چوومەتە بەشیر چوومە ژوورێکۆ ئەمەنە بۆمب و تەقەمەنی داعشی تیا بوو یعنی بەژمارە نەکریا تێگەی چونکە من چوومە شوێنەکە چونکە شوێنەکە من پوچەڵم کردەوە شوێنەکە من هەڵم مۆشاندووە. هوشیار 7 گۆڕ بەناویەوە هەیە وە خۆی دەڵێ لە ئێران و لە یابان و عێراق و کوردستان جگە لە قاچەکانی لە جەستەی ئەو گۆشتانی کە لێ کراوەتەوە لە کاتی چارەسەرکردندا بە خاکیان سپاردوون. من ئێستا حەو قەبر بەناومۆیە چونکە ئەو حەو قەبرەی من ئەمووی پارچە گۆشتی لەشی منە بڕاوەتە و لەو شوێنە نافڕەدراوە چوومە ناو بەشیر و نەمزانی بەڵام بەداخەوە کە چوومە ناو بەشیر و سەیرەکەم سارێکی داعش کەوتە سەرم فۆرتێ بوو خۆی تەقاندۆ پیامە کاتێک خۆی تەقاندۆ پیامە سارەکەم نە جامی پێوەما نە شوشەی پێمە ئێستا ئاوەتا لە بەردەم تا دووسێ فیشێکی پێوەیە و هەڵتەکاوە بەسەریەکە بە کوردیەکە یعنی هاتم دەستی داعشەکە کە هاتمەوە سەیرەکەم لە ماڵەوە دەستی داعشەکە لە ناو سارەکەمە لە گۆڕستانی دیەکەی خۆمان ناشت. لەگەڵ ئەوەی لە شاخەوە بۆ شار بەردەوام خزمەتی کردووە بەڵام قاچەکان و ئۆتۆمبیلەکەی و خانوەکانی لەلایەن وڵاتی یابانەوە پێی دراوە ئەو بە ئۆتۆمبیلەکەیەوە دروشمی لە ناوبردننی مینی نووسیوە و بەردەوامیش بەبێ بەرامبەر بەدەم ئەو هاوڵاتیانەوە دەڕوات کە پێویستیان پێیەتی. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.